ئینمان کرد. ئێمە وەکو حزبی شوێعی بانگەوازمان کرد بۆ کۆمەکردنی هاوکاری بۆ باکوور و ڕۆژئاوا. داوا لە چالاکانی مەدەنی و سیاسی کردین. چەند کەسێک هاوبەش بوون لەگەڵمانە و خانەقینیش بەدەر نەبوو لە شار و شارۆچکانی تر. پێیان خۆش بوو و هاوکاریشیان کرد و دەستیان خۆش بوو. 2 ملیۆن دینارمان کۆ کردەسەوە بە نیازین لە ماوەی 2-3 ڕۆژە 3 کەس دیاری بکەین و بینێرین بگەیتە دەستیان. هاوکارێکە زۆر باش بوو لەلایەن خەڵکی خانەقینەوە بە گەنج و پیر و ژن و مناڵ هاوکاریمان کردن و دەستیان خۆش بوو.